ژیانی ئێلاتی هەندێک و ڕەوشتی تایبەتی خۆی هەیە کە یەکیان دڵاوایی و بەخشین و ماڵی دنیا بەلاوە کەمبوونە، چونکە لەو چەشنە ژیانەدا ئاسان بژیوی وە کەم بەڕێچوون هەیە و باری ژیانەکە چەشنێکە کە ئادەمیزاد بەرامبەر بە پاشەکەوتکردن و بیر لە بەیانی ژیانکردنەوە بێدەربەست دەبێت. لەبەر ئەمەیە کە کورد سەربەرزی و ئازایەتی و میوانگری زۆرە و بەیتی سەیدەوان داستانی ئەم چەشنە ژیانە هەژێرەتەوە. بەداخەوەم کە وێژەی ئێمە لە ناو گەلانی جیهاندا بڵاو نەبووتەوە، دەناخوا عالم کە سەیدەوان زۆر لە هاملەتی شکسپیر باشترە. شێکسپیر لای وایە هەبوون یا نەبوون مەبەست یەکێ لەو دوانن. بەیتبێژی سەیدەوان ئەڵێ دیلان یا ماتەم کامیان مەبەستی ژیانن. قارەمانی شکسپیر هاملەتی باوکوژراوە، داوکی خەیانەتکار و مامی پیاوکوژ بوونە هۆی پەژارەی هەملێت. بەڵام لە بەیتی سەیدەواندا باوچێک سێ کوڕی گەنجی ئەمرن و یەکیان هەر بەدەستی باوکەکە کوژرێ. خەمی هاملێت بە ئەندازەی پەژارەی عەبدولعەزیزی ڕۆڵە کوژرا و گران نییە. جا با بچینەوە سەر داستانی سەیدەوان. ربی خدایا تو هەوری ڕەحمەتێ بێنی لەلای قبلەی مبارەک لە داوێنی فەرەنجیان لەسەر قەبری پیر خزری هەڵبڕێژی. کێدیوێتی لەسەر سێ کوڕاندا بوو بچنەوە ماڵە بابیان بە چیشی. عەبدولعەزیزی داسمی سێ کوڕی ئەبێ بە ناوی سەیدەوان و نێچیروان و مەلکەوان، سێ کوڕی گەنج کە کاتی ژن هێنانیانە و سێ بووچیان بەڕۆژێک بۆ دێنن. عەشیرەتی داسمی هەموو لە شایی و زەماوەندا بەشدارن. مەلکەوان شەوی هەوڵ پەردەگیر ئەبێ و ئەمرێ و خەفەتێکی گەورە ئەخاتە سەر دڵی باوکی. بەڵام عەبدولعەزیز کوردە، سەرۆکی خێڕی داسمیانە، چۆن ڕووی هەیە بە عەشیرەتەکەی بڵێ دەستی دیلان بەردەن و بڵاویکەن. ڕاستەکە کوڕمردن پشتشکێن و بڕسپرە، بەڵام ئەی سەرۆکی چی؟ ئەی پیاوەتی و میوان خۆشەویستی چی دەکا؟ عەبدولعەزیز دەنگ ناکە و هەڵپەرچێ و زەماوەند هەر ئەمێنێ. تا شەوی دووهەم دەشتەوانان هەواڵی ئەدەنێ کە نێچیروان لە ڕەوەزی بەردی تووش و چڕ هەڵدێراوە و مردووە. دیسانەوە باوکی کۆسکەوت و برینی ئەکولێتەوە و خەم بە هەموو گرانیەکەوە ئەکەوێتە سەر دڵی و بیرەکاتەوە دوو کوڕی جوانە مەلەک بوون. ئەم زەماوەندە شومە، ئەم بەهارە بێفەر و دزێوە. چی بکە؟ ئایا لەگەڵ ئەوەشا تەرمی دوو کوڕی لاوی لەبەردەستێتی زەماوەند هەر بمێنێ؟ ئەگەر بەداسمیان بڵێ من زەماوەند ناگێڕم و ئێوە هەڵپەرچێ دووەستێنن چی پێ ئەڵێن؟ ئاخۆ ناڵێن عەبدولعەزیزە پیرە خەرفاوە و پیاوێکی ئاخر شەڕە؟ ئەمانە ژێر دەستی خۆین، بێ جیاوازی کوڕە داسمی کوڕی ئەون و هەموو ئەمڕۆ لە شادی ئەوە بەشدارن، میوانن. گەڕی هەڵپەرچێ گەرمە، چیژ و کوڕی داسمی خەریکی ڕۆینە و سێسکەی و چۆپی و سێجارن. ئاخۆ بچێتە ناویان و بە پەرمەی گریانەوە بڵێ ئەی کوڕ و چیژی داسمی دیوانەکەتان بەردەن، لە باتی شایی شین بجارن. مەڵکەوان و نێچیروان مردن و ئێوە بۆ دوو زاوای نەما و شاییەکەن. بەڵام نە، عەبدولعەزیز کوردە، ئەوانەش میوانن. ڕەوانیە زەماوەندەکەیان بشێوێ. ئەی دڵی پەژارەدارێکی لێ بکە، ئەم هەموو خەم و دەردە بۆ کوێ بەرێ، وا باشە لە ئاوایی دەرکەوێ، پەنا بەرێتە بەرداوێنی چیا، خەفەتی بڵا بەدەم شەماڵی سەرشێتی شین و دۆڵە. وا لە هەراوی هەڵپەرچێ ڕزگار بێ، ئاگری دەرونی بەجۆش ئەیدا تا ئەو جێگایەوە ڕێبازی مەڕ و بزمچێویە. لەژێر بەردێکە ئارامەگرێ، بەڵام دڵی وەک ئاوی سەر ئاگری بەچین ئەجۆشێ و هەڵ ئەچێ. فرمێسکی گەرمی بەسەر گۆناوی پەرچینیا دێتە خوارەوە. دەوروبەری بەهارە،
بەڵام چ بەهارێک، بەهارێکی ڕەش و ناحەستر لە هەموو زستانێک. چاوی تیژی وەک هەڵەی پیری چیا ئەڕوانێتە ئەو بەری دۆڵەکە. بەهانەی لە ماڵ دەرکەوتنی و کۆری زەماوەند جێهێشتنی ئەمەیە کە ئەچێ گۆشتی ڕاوێک بێنێتەوە. لێرەدایە کە تراژەدی ئەگاتە ئەو پەڕی خۆی. دەستێکی بەهێز لە کاردایە بۆ پەروەراندنی دڵتەزێنترین بەسەرهات. دەوروبەر بەهارە، جیاشینە، لاسکی ناسکی گوڵی چێوی بە دەمباوی نەرمونیانەوە ئەلەرێتەوە. دڵی باوچێک پڕە لە مەینەت. پەردەی زاوایی دوو کوڕی گەنج بەتاڵە، دوو بووک چاوەڕوانن، داسنی لە شایی و خۆشیان بوون. عەبدولعەزیز گاهەیە بە دڵیا دێت دوانم مردن، سەیدەوانم ماوە، ژیان ماتەمە یا شینە. دەنجی گۆرانی بێژ و دەهۆڵ و زڕنای ناودێ کە زۆر دوور لە دەرەوە دێتە بەرگوێ. ئەو جارانە وا شەماڵ ئەیهێنێ ئەڵێ ژیان شاییە. دوان مردن هەموو ئەمرن، چونکە لە هەواڵ نەبوون، هاتن و پاشان ڕۆیشتن. کە وەهایە ژیان هۆناغێکی کە مخایل و کورتە لە نێوان دوو نەبوونی درێژ و بێبەستێنە. هەراو بزوتنێکە بەینی دوو بێدەنگی و هەدادان کە وەهایە ژیان شاییە و بۆ نەمان و بێدەنگی ماوە زۆرە. بەڵام دۆڵی کپ و خامۆش کە ئەڵەی گریانێکی بە کوڵی پیاوانەیە لە گەرودا بەستراوەتەوە ئەڵێ نا ژیان ماتەمە، ژیان کۆسکەوتنە، ژیان لە گۆکەوتنی دوو لێوی پەربزەیە. با لەو بەری دۆڵەکەوە یاری بەمووی ڕیشی زەردی بزنەچێویەک ئەکا، لێکی ئەدا و ئەیهۆنێتەوە. و عەبدولعەزیز بە چاوێکەوە کە فرمێسکی مەینەتی تێزاوە ئەڕوانێتە ئەو مووە زەردانە کە ئەڵەوی پرچی قوڵە بەڕۆژە یا قژی گەممەکابەیە و با ئەیشەکێنێ. و ئەزانێت بەڕاستی مووی ڕیشی بزنەچێویە تەقەی ترەنگ هەڵدەستێ، وەک پڕمەی گریانێکی بەکۆڵ ئەچێ. نا ئەڵەی قاقاوی پڕ لە تەوسی ئینسانە بە ژیان، شتێکی زیندوو لە پشت بەردێکەوە ئەکەوێتە خوارەوە. وا دیارە پێکراوە. عەبدولعەزیز دەگاتە سەری ئەبینێ سەیدەوانە، مووی زەرد و خوێنی سوور و دەم و چاوی سپی لەسەر جای سەوز تێکەڵ بوو. هەناسە لە سنگی چیادا قەتیسماوە کەو لە قاس بەکەوتووە. ڕۆژ خۆی لەژێر هەورێکی چاکەنەوە شاردۆتەوە. عەبدولعەزیز چی بۆ ماوەتەوە؟ دانیشێ چونکە ئەژنۆی هێزی نییە. لە بێدەنگی ئەکەسێ و ناشتوانێ بگری چونکە پەشۆکەوە. هەموو دنیا لە بەرچاوی ژیان شینە یا شاییە. خەم لەوە گەورەترە لە دڵی پیر و ناسکی عەبدولعەزیزە جێگا ببێتەوە. ئەپارێتەوە، لەبەرخوا ئەپارێتەوە. ڕەبی خوداوە ئای ڕەحمەتێک بێنی لە لای قبلەی مبارەک لە داوێنی فەرەنجیان بیدەی لە خەمی عەبدولعەزیزی و لە بەحری خوێی تێپەڕێنی. چەند خەمێکی گەورەیە خەمی عەبدولعەزیزی داسنی کە دوو کوڕی ئەمرن و یەکێشی بەدەستی خۆی ئەکوژێ. لە کاتێکە زەماوەندیانە، لە کاتێکە بەهارە و کاتی بوژانەوە و ژیانە. و بەی پێش چ تراژێدێکی بەرزی پێکهێناوە گیانی نەمرەی شاد بێت.